سنة الله في الذين خلوا لە گۆشەیەکی ئەم نیشتیمانە ئاین پەروەرە گەرچەند کەسێک دژایەتی قورئان و ئاینی پیرۆزی ئیسلام بکەن ئەوە لە دەیان گۆشەی دیکەوە نەوەی نوێ و کۆن بە قورئان گۆش دەکرێن و قورئان دەکەنە بەرنامەی ژیان و بەهاری دڵەکانیان بۆ بەرجەستەکردنی خۆشەویستی و بەهای قورئانی پیرۆز مەڵبەندی پێنجی ڕانیەی کۆمەڵ ئیسلامی ڤیستیڤاڵێک بۆ شکۆی قورئان ساز دەکات. ئامانجمان لەم ڤیستیڤاڵەدا وەکو بەرزنرخاردنی هەوڵ و کۆشی هەموو ئەو بەڕێزانەی کە خزمەت بە قورئان دەکەن هەر کەسە و لە بواری خۆیدا. جا ئێمە ئەم ڤیستیڤاڵێکی نمونەیە نزیکەی زیاد لە 1500 قوتابی قورئانمان هەیە بەڵام لەبەر بچووکی هۆڵەکەی نەمانتوانی هەمووان ئەو بانکێشکەین بەڵکو هەر یەکێ لەو مامۆستایانە توانیمانە 5 قوتابی تەنها لەگەڵ خۆی بێنێت دەنابە 3 هۆڵی تریش ئەوانەی دەتوانی احتیوای ئەو قوتابیانە بکات. وما خلقنا السماء والأرض وما بينهما. دەنگی زوڵاڵی عاشقانی قورئان و جوان خوێندنەوەی شارەزایانی قورئان هێندەی تر ڤیستیڤاڵەکەی ڕازاندبوویەوە و ئارامی دەبەخشیە دڵی بەشدار بووان. ئافرەتان زیاتر ماڵ و کۆڵانەکان و پیاوانیش مزگەوت و دەستگا و سەنتەرە تایبەتەکانی کۆمەڵ ئیسلامیان کردووەتە شوێنی نەوەی نوێ بۆ فێرکردنی قورئانی پیرۆز بۆ لەبەرکردن و جوان خوێندنەوە و دەنگخۆشی. قورئانیان پێ دەڵم عەقیدەیان پێ دەڵم تەجویدیان پێ دەڵم ئەوانەی کەم پێیان دەڵم گەنجن خەریجی مەحەد و زانکۆ ئەوانە مەرجی وەرگرتنیان تەنها بەردەوامیە بەردەوامی دواتر لیان بێتە خاڵی عەمەل لە ژیانیاندا ئێستا تەنها مەرجی بەردەوامی چکە بتوانن بەردەوام بن هەم تەواوی دەکەن هەمیش دەبێتە بواری عەمەل لە ژیانیاندا. 11 تەلەبەم هەیە قورئانیان پێ دەخوێنمە پەیڕەوی ئەنی شێوازی هەڵسوکەوتکردن لەگەڵ دایک و باوکو لەگەڵ دەوروبەر و لەخۆ گەورەتر و چەندین خولی بەردەواممان هەیە ئێستا کاتی دەوامە ئەنی تقریبەن ئەوەندەمان هەیە بەڵام ئەگەر دەوامی مەکتەب تەواو دەبێت هەموو ڕۆژێ دەرس و دەورمان هەیە. ئەمە هەندێکی باشە بۆ هەموو دایکان و باوکان کە بتوانن منداڵەکانیان بێن ئەو مەڵبەند و ئەو سەنتەرانەی کە گەشە بە منداڵەکانیان دەکەن و فێری قورئان و حەدیثیان دەکەن هیوادارم هەموو دایک و باوکان منداڵەکانیان لێرن بۆ ئەو شوێنانەی کە شوێنی پەروەردەکردنی منداڵەکانیانە. ئەمام لەبەرە لە سەرەتای تەبارەکەم دەمەوێت لێرەوە سپاسی مامۆستاکان بکەم ئەوانە ڕێکخراوی حکومەت کە توانیان ئەو ڕێکخراوە جوانەدا بمەزرێنن بۆ پەروەردەکردنی منداڵ مسڵمان. من نیوەی جزئم لەبەرە نیوەی بە تەجوید و نیوەی بە لەبەرکردن و نیوەشی بە خوێندنەوە. من لە عاجیەوە دەخوێنم لای مەلا عەبدوڵڵای مزگەوتی شافیعی 3 جزم خوێندووە تەفسیرم خوێندووە لەگەڵ خوێندنەوەی قورئان. لە هاوینەوە دەستم پێ کردووە ماوەی ساڵە کەمترە 3 جزم تەواو کردووە لە دەزگای نور ئێکما بەڕاستی سوودی زۆرم لێبینەوە لە قورئان خوێندنەکەشیدا. إذ قالت امرأة عمران لە ئەنجومەنەکانی سەنگەسەر و حاجیاوا و چوارقوڕنە و قەڵاتزێ و سەرچاوە و ڕانیە و ئەنجومەنی پێشمەرگە دێرینەکان و 4 ئەنجومەنی دیکەی خوشکان توانیویانە سەدان فێرخوازی قورئان کۆ بکەنەوە و پەروەردەی قورئانیان بکەن و ببنە سیمای جوانی دەواازەی ڕاپەڕین و ڕووی ڕاستەقینە و بەرنامەی ڕەسەنی کوردایەتی. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەواازەی ڕاپەڕین.